نی گفتوگۆکردنی وردەکارەکان لەسەر فستیڤاڵەکە کاکاڵۆ دووبارە بەخێربێتەوە. زۆر سپاس کاکاڵۆ با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامادەکارەکانی فستیڤاڵەکە تا ئێستا چۆنە ڕوا و پێکاتەکانی فستیڤاڵەکە چی لەخۆگرێ؟ بەڵێ وڵی ئامادەکاریەکان تاکویستە بە پێویست زۆر باشە ڕوا زۆربەی تەواو بۆ کەمی ماوە و ئەوەی مەبەستە ئەم فستیڤاڵە ڕاستە هونەرملەکانی گردۆ لە خۆی بەڵام نەمان کردوتەوەی بەس تایبەت بێ بە هونەرملەکان ئێمە لەگەڵ ئەوەیشە چەند تیپێکیشانەوە بەشدارە و پێشانگای شێوەکاری و سیمینار و کورتەفلیم و مۆسیق و ئەوانشی گردۆ لە خۆی بەڵام یعنی باڵێ بەگشتی زیاد تایبەتە بە هونەرملەکان لەگەڵەوەیشە ئەو بەرهەمە هونەریانیش لەگەڵێتی. زۆر باشە بێگومان فستیڤاڵی ئاشتی و برایەتی لە کەرکووک کە بەڕێوە دەچێت لە ڕۆژانی 10-11 بەڕێوە چێ پلانەکان چۆناییە چۆن دەست پێ ئەکا لەکوێوە بۆ نمونە یەکەم هەنگاو ئەنێن. بەڵێ بەڕاستی ئێمە کە میوانەکان دی مانگ دی ئێمە هەڵماندا نوۆی مانگ بێن بەڵام بەداخۆیانی ئەو بجێی تەرخان کراوە بۆ ئەو فستیڤاڵە هی ئەوە نەبوو بتوانین 3 ڕۆژ بمێنەوە 3 شەو بمێنەوە بورن بۆیە دەستپێکی فستیڤاڵەکە دەی مانگ سەعات دەی بەیانی وتاری وەزیر و چەند بڕکێکی هونەری کردنەوەی پێشانگایەک دواتر سەعات 3 بۆ 4 ئێوارە ئێمە ڕێو ڕسمێکی با بڵێ ڕێپێوانێک با بڵێ وەکو ناساندنی تیپەکان لە یەکێ لە گەڕەکە کوردیەکانەوە کە نیزگە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووە بەحکمەوەی چالەکان لە سنتەری ڕۆشنبیری کەرکووەکرێ ئەمە یەکێکە لە پەیڕۆ پرۆگرامەکانی فستیڤاڵی هونەرملەکان بەگشتی ئەبێتەوە ئەو فستیڤاڵەکەی ئەو تیپانی کە بان کردووە بە شارە بیگەڕێنی ناساندنی کەلتورەکانە ئێمە دامانەوە لە گەڕێکی لە گەڕەکانەوە تاکو سنتەی ڕۆشنبیری هەر تیپێک بە دوایەکە بە دۆڵ و زڕنا و کەلتور و جولبەرگی خۆی تا سنتەی ڕۆشنبیرەکە بێ دواتر ئەلوێ دەسەکرێ بە نمایش. زۆر باشە ئەو کەلتور و جل و بەرگانەیە خودت ئەوانی کە بەشداریان کردو لە فستیڤاڵەکە چ پێکاتەیەکن جگە لە کورد ئایا خەڵکی دەرەوەی کەرکووکیشی تایە؟ بەڵێ بەڵێ فستیڤاڵەکەم تیپانی کە بەشدارن سەرجەم تیپە هونەرملەکانی عێراق بانگێش کراوە ینی هەموو عێراق کە چەندێتی پیتێ بەداخەوە ینی یەک دوودانەیەکی نەهاتۆش وەکو پێشرامەژەم پێ کرد بە هۆی کەمی بووزەوە بوو بەڵام ئێمەوە تیپانی کە بەشدارین تیپی هونەرملەکانی بەسڕەیە تیپی هونەرملەکانی بەغدایە تیپی هونەرملەکانی کەرکووکە خۆمان بەشدارین تیپی هونەرملەکانی هەولێرە و تیپی هونەرملەکانی سلێمانی و دۆکە. بەڵێ ئەم فستیڤاڵە ئامانسان لە فستیڤاڵە کۆکردنەوەی هەموو نەتەوەکانە یاخۆت جگە لە ئاشتی و برایەتی چیتری لە پشتەوەی؟ وەڵا فستیڤاڵی هونەرملەکان من خۆم وەکو شخصی خۆم لە زۆر ینی ئاماژەم پێکردەوە بکرێ و زەرورە گرنگە بە تایبەت لە شاری کەرکووکە وەکووە بینی کەم و زۆر فستیڤاڵی جۆرا و جۆر هونەری لە شاری کەرکووکاکرێ بۆ نمونە شانۆ مەقامات موسیق هونەرملەکان تایبەتە هونەرملەکان زۆر بەدەگمەن ئەکرێ زۆر بە کەمیە لەبەر بۆ لەبەرەوەی کەمە و کەم دەرکەوتووە لە بەتایبەت لە کەرکووک بوو لەسەر مێژووی کەرکووکە بۆ یەکەم جارە نەکراوە فستیڤاڵی هونەرملەکان پێم خۆش بوو ینی ئێمە وەکو تیپی هونەرملەکان تاکویسە بەشداریمان کردو لە هەولێر لە دۆک لە سلێمانی لە بەسڕە من داوام کرد ینی بەڕاستی وتم بۆن لە کەرکووک نەکرێ کەلتور بەڕاستی هونەرملەکان سێرەکەی ئەم فستیڤاڵانە تازەکەریە هونەرملەکان زەرورە لەبەر ئەوەی کەلتور ناسین لە شارەکە تا زۆر زۆر پێویستە تۆ ئێمە سەردەمێ ساڵ بە ساڵ ئەڕوینە ناو تازەگەریەوە ژیانی تازەکەری ئەم کەلتورە بپارێزرێ باشترە لە ڕووی جلوبەر لە ڕووی موسیق گۆرانی سەما ئەمانەی باوبا پیرمانە سێرەکەی بەداخەوە ئێمەوە ساڵ بە ساڵە ئەبینێ لەسەر شەقامەکان کڵاو و جەمەدانی و بۆی مەی ئافرەتە و شتانە بەروکەمیە ڕاتەوە بۆی ئەمە بۆ ئەمانە بپارێزین بمێنێ لە شارەکەیە ئەم جۆرە فستیڤاڵانە ئەکرێ لە کەرکووکە سێرەکەی بینەرێکی تایبەت خۆیە سێرەکەی هەنێک گەنجێ
نازانێ باوبا پیرانی هەنێک جلوبەرگ هەیەیان هەنێ تابلۆ چیرۆکی پێشووی زۆر باشە بێگومان ئەو وێنانە کە ئێستا لەسەر تیڤەکە دەبیندرێ و دەڕوات هەموو ئەو تیپە میلیانەیەکە لەم فستیڤاڵی ئاشتی و برایەتی لە کەرکووک بەشدارە بن کە لە هەموو عێراقەوە بەشداریان کردو و دێن بۆ شاری کەرکووک بێگومان ئەم فستیڤاڵە شێکێک بووە لە ڕێکخەرەکانی فستیڤال کە تیپی هوەری میلی کەرکووک بووە هەستاون بە ڕێکخستنی ئەم فستیڤاڵە کە ئەمەش زیاتر ئاماژەیە بەوەی کە هەوڵیان داوە لە کەرکووکە برایەتی و ئاشتی زیاتر بەرقەرار بکەن برایەتی و ئاشتی زیاتر دەستی یەک بگرن و هەوڵی ئەوە بن هەموو ئەو فستیڤاڵانەی تر کە پێشووتر هەبووە لە شانۆ لە مۆسیقا ئەمانیش جێی دەستی خۆیان بکەنەوە کە بڵێن ئێمەش وەکو تیپی هوەری میلی کەرکووک دەتوانین فستیڤاڵی بکەین و ئاشتی و برایەتی لە کەرکووک بەرقەرارکەین. بەڵێ کاک هەڵۆ ئاماژەت بۆدا کە تیپە هوەرە میلەکانی شار جاجاکانی دەوروبەری کەرکووک بەشدارن ئایا نمایشیشیان هەر تایبەتە بە شار و میلەتەکەی خۆیان بە جلوبەرگی تایبەتی خۆیان و هوەری هەڵپەڕکی تایبەتی خۆیانەوە نمایشەکەن؟ باڵێ بێگومان تیپی هوەرە میلەکانی کەرکووک ئەوەیە ڕاستە لەوەیە کەم و زۆر هەنی کەلتوری شارەکانی کە بە جێبەجێکن ئەوەی بۆ کاتێکە کە فستیڤاڵێکی دەرەوی وڵات بکەن با بڵێ نوێنەری ئەو وڵاتە بن بەڵام هەر شارێک باس لە کەلتور و باس لە ڕەسەنایەتی و جلوبەرگ و موسیق و گۆرانی و سەمای و چیرۆکی خۆیەکە ئەین مەبەستەکە ئەوەیە هەچ نەتەوەیەک یان هەچ شارێک کە هاتووە هەمان ئەو جلوبەرگی لە بەرایە یاخود ئاسایە جلوبەرگەکەی جۆرێک لە جۆرەکان بۆ نمونە وەکو تیپی میلی کەرکووک ئەزانین چەند نەتەوەیەک لە شارەکە هەیە ینی هەر کەسێک کە بۆ نمونە لەو نەتەوەی بەشدارە جلوبەرگی خۆی لە بەرایە ئێمە سێریکە ئێمە جلوبەرگ شار بۆ شار جیاوازە تەنانەت ئێمەیسە لەگەڵ سلێمانی یان لەگەڵ کەرکووکە تەنانەت لەوەی پیامان شێوازی جەمەدانی بە شێوازێکی کەم بەڵسێتەوە هەر کەسە کەلتوری خۆی ئێمە بۆ نەمەسە کەرکووک گەرمیان بە ئەم پیامان بەکەوە و سەڵتە ئۆشتانە سێرەکەی هەورامان فەرەنجی ئۆشتانەیە بۆیە جیاوازیەک هەر هەیە لە جلوبەرگە لە گۆرانێکەیە لە سەمایان لەو تیرۆکەیە مەسەن ئێمە لەوەی لە سەردەمی باو باپیرانمان شتێک باو بێت چیرۆکێک باو بێ یان شێوازی جلوبەرگیەکمان جیاواز بێ لەگەڵ تیپەکانی کرد ئەوە ئاڵگۆڕەیە ئێمە بۆچی ئەلێ ناساندنی کەلتورەکان یعنی ئەمانەوەی ئاشنا بین بەوەی کە کەلتوری یەکتری بناسیێنین. زۆر باشە بابەتێکی تر هەیە ئەوی شەوەیە کە ماوەیەک لەمەوە پێش ڕۆحی شاد بێ هاوکارتان هاوکار پێما بێ ڕاهێنەری تیپی میلی کەرکووک بووە کە ڕۆحی شاد بێ بە یوین ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ و خواستە بۆری ئێوە و کەسوکارەکەشی بدات بەڵام لە هەمان کاتە فستیڤاڵەکە بەردەوام بوو گلەی ئەوە ناکرێت کە ئەم فستیڤاڵە بۆ بەردەوام بوو یاخود بۆ تۆزێک تاخیرتر نەکرا پرسیارکە لە جێ خۆی بوو حەزم کرد و پرسیارە بکەی ئێمە پێش ئەوەی کە ڕوحشات هاوکارمان کۆچی دوایی بکە لە پڕ و کۆچی دوایەکی ینی ئاگدار بن کە نەخۆشیێکی درێژخایەنە بوو بەڵام تەسەوری ئەوەمان ناکرێت بەم کتوپڕیە ئەو شتەیە ڕوودا بۆیە پێشتر ئێمە پێش ئەوەی کە کۆچی دوایی بکەوە پێش ئەوەی کە بکەوێتە حاڵەتێکی خراپەوە ئامادەکاریەکان تەواو بوو با بڵێ بانگێشتنامەکان تەواو بوو ئێمە بە حکمی ئەوەی دووجا بۆ سێجا فستیڤاڵەکە دواخرا ئەم فستیڤاڵ ئەبواە لە 2023 بکرایە بودجەی 2023 بوو پێ مانگی دا ئامادەکاریمان کرا ئەوە بوو لێدانی غەزە و فەڵەستیناتە پێشەوە لە بەغدا ئەویان ڕاگرت کە دوای بخەین دواتر کرمانە کاتێکەوە بانگەشەی هەڵبژاردن هاتە سەریا ئەو شمان دواخست آخر بڕیاریاندا کە ئەم کاتە بێکە ئەو کاتی ئەم بڕیاریاندا خوالێ خۆشبوو خۆیەکی وە لەوانەی کە ویستی ئامادەکاری کە باری تەندروستی زۆر زۆر باش بوو بەڵام لە پڕ ئەو شتەی ڕوودا ئێمە داوامانیش کرد کە دوای بخین بەڵام بەداخەوە ینی وزارت ئەو کاتی تەرخان کردو نەیتوانین بە هیچ شێوەیەک وەکوتم ئەو بودجێ و ئەو تاکە فستیڤاڵ بوو یا هیبی بودجەی 2023 بوو کەوتۆتە ناوی 2024ەوە بۆیە ئەبواە بە هەرچی شێوەی بووە بکرایە ئێمە خۆمان دڵگراین بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە لە دەستپێکی فستیڤاڵەکەیە
ڕێوڕسمی ماتەمینی و پەردە لادان لەسەر وێنەی ڕوحشاد هاوکار ئەوە ئامادەکاریمان داناوە. گرنگترین شتەوەیە دوای بەجێهێشتنی خۆی ئەرکەکانی وەکو خۆی تاواکەن پێم وایە ئەوە ڕوحی ئاسووداکە هەموو کات ڕوحی بە بەهشتی بەریشاد بێ. کاکەڵۆ چۆن بوو شاری کەرکووکتان هەڵبژار بۆ ئەم جامدانی ئەم فستیڤاڵە هونەریە گەورەیە و بڕیارتاندا کە ئەم هەموو پێکاتەیە لە شاری کەرکووکە کۆبکەنەوە ئایا پەیامێکی تری لە پشتەوە هەیە ئەم کۆکردنەوەیە؟ وڵای ئەوەی کەمە بەسمان بوو تاکوی سەوکو ئاماژەم پێکردن نەکرا بوو حەزمان کرد ئەمە بکرێ بە تایبەت بۆ کەرکووک فەرەنەتەوەیە چەند نەتەوەی شتەیە و لەگەڵ ئەو شاتیپەکانی کەش حەزیان نەکرد لە زوو کەرکووک ئێوەکەی فستیڤاڵێکمان بۆکەنەوە ئێمە هەولێر ئێوە دۆ پچێمە بەسڕە و بەغداد و ئەمانە ئێمەش ئامانجمان ئەوە بوو کەلتوری و هونەر ملیەکانی هەموو شارەکان لە کەرکووکە ئاشنا بکەین بەڕاستی کەرکووکیشتان بە زۆی ئەو شتەیە سەما و چیرۆک و جلوبەرگ و کەلتوری شارەکانی کە بناسیێنین شایستەیەوەیە کەرکووک بەڕاستی هیچ کەمتر نییە لە شارەکانی کە دواتر وەکو ئاماژەم پێ کرد هەموو بوارە هونەریەکان ماشەڵا دەوڵەمەین لە ڕووی شانۆ و موسیقەوە بە ئەم فستیڤاڵەش بکرێ من دڵنیام بینەرێکی باشیە بێ گەنج دێ پیر دێت چکۆم ئەوەی بەتەمەند دێ سێرەکە ئەو کەلتورە ئەبینێ یادگارێکی تایبەتی لەگەڵیا بووە هەر گەنجە دێ سێرەکە هەسەکە ئەم کەلتورە ببینێت کە باو باپیرانی بوو خۆی نەیبینیوە بەڕاستی من دڵنیام بینەرێکی باشیە بێ. زۆر باشە. لە نێوان ئەو تابلۆ هونەریانی کە پێشکەشە کرێ بێگومان لەوەیە لیژنێکی هەڵسەنگانن هەبێ بۆ یەکەم و دووەمەکان یاخۆت ئێوە هەر ئەوەیە پێشکەشی ئەەکەن هیچ بابەتێک هەیە بۆ ئەوی کە بۆ نمونە خەڵاتی یەکەم و خەڵاتی دووەم؟ نا لە هونەرملەکانە غێر شتێکی ئاشتی و پێکۆژیان و ناسانی کەلتورە وەکو بوارەکانی کە هەڵسەنگاردن بۆ تیپەکان ناکرێت بەڵام خەڵاتی ڕێزلێنانەیە باڵێ ئێمە هەموو فستیڤاڵێک کە فستیڤالەکە تەوا بێ ئاهەنگێکی کورتاییان بۆ سازەکەین بۆ دەستخۆشی و ناساندن و تێکەڵبوونی ئەندامەکان ئەوانیان بۆ ئەکرێ بەڵام وەکو هەڵسەنگاردن ئەوشتانە نیە. وەکو ڕێخەری فستیڤاڵەکە ئایا ئاگاد لە ڕاهێنان ڕۆژانەکانی جەماعەتی کەرکووک و دەرەوەی کەرکووکیشە چۆن ئاگاد لەیانە بە ڕاهێنانەکەن تا چەند ئامادەن تا چەند ئامادە بۆ ئەوەی داخلی فستیڤاڵەکە ببن؟ والله ئێمە تەبعەن بە حکمی ئەوەی خۆمان بەشدار بووینە ئاگداری ئەوەین ئێمە عادەتەن بە مانگی پێشەوە بانگیشنامەکەیان بۆ نێرین ئەوانش ئەوە نییە با بڵێ یەک تابلۆ لە بەرەوەی دوو ڕۆژە دوو تابلۆش زۆر قورسە ینی ئامادەکاری بۆ بکەی ڕۆژانە ڕاهێنان مەشقۆشتانی بۆ بکەی هەر ئێمەش وەکو خۆم شخصی خۆم لەبەر ئەوەی ئەزانم کە چەند تابلۆ هەیە لە سەرچاسە عێراق خۆم تابلۆکانم هەڵبژاردەوە بە هەولێرم وتووە فلان تابلۆ حەزەکەم لەبەرەوەی ئێستا بۆ نمونە تیپی هونەری ملی هەولێر تابلۆی دەروونیان هەبووە دەروونە لە ساڵی هەشتاکان بە ڕەشسپێتی لە کەناڵی کەرکووک نمایش ئەکرا ئێستا تازەگەری بە نمایشێکی ڕاستە و خۆبینەر بیبینێ سنڕای کێشە بۆ نمونە هەرمەمان شێوەستی تیپی سلێمانیە تیپی دوهۆکە بەغایە ئەوانە کە خۆم داوام کردووە چکەم ئەزانم کەرکووک حەزی بەچی بابەتێکە تابلۆکانم هەڵبژاردووە ئامادەکاری وەکو یاگەدارم ئامادەکاری کراوە وەکو خۆمانیش ئامادەکاریمان بۆ دوو تابلۆی کردووە تابلۆی پێکەوە ژیان و تابلۆی شوان ئیشاڵا ئەوەی ئەبینین و شتێکی جوانیشە بێ. زۆر باشە. هەر تیپی چەند تابلۆ نمایشەکە لەو دوو ڕۆژەدا؟ هەرتی پێک تابلۆی نمایشەکە یەکەم ڕۆژ تابلۆی نمایشەکە دووەم ڕۆژ تابلۆی نمایشەکە ئێمە حەزم کردەوەش باسکەم ئێمە جگە لەو تیپانە بان کردو ئێمە چەند گروپێکی هەڵپەرچێمانەیە لە شاری کورکووکە گروپی هەڵپەرچی نەورۆزمانەیە گروپێکی هەڵپەرچی تورکمانی و عربیمانێ حەزمان نەکرد ئەوانش بێ بەش بن لە دووەمین ڕۆژە ڕاستە لە ناو پەیڕۆ پرۆگرامەکان نیە لە بەرەوەی تایبەتە بە وزایەتی ڕۆشنبیری و تایبەتە بودجەی تەرخانکراوە بەڵام حەزمان کرد ئەو تیپانیش وەکو کەرکووکیەک بەشدار بن ئەوانش لەگەڵمانە بەشداری ئەوەین وەکو ئاماژەم پێ کرد تیپی شانۆی هەواریش بەرەمێکیانەیە نمایشیەکەن لەگەڵ تیپێکی شانۆی سەر بە پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووکە بەشی عەرەبی و چەند تیپێکی میوزیک و شێوەکار ئۆشتانیش لەگەڵ هەیە نیە هەر تایبەتمان کرد بێ بە هونەرملەکان لە هەموو بوارە هونەرەکان چالاکی تێ.
کاتە بەرفراوانە جا لە بۆنم لە بەز نمایشی تابلۆ یاخود شانۆگەری هەموو بابەتە هوەرەکانی لە خۆگرتەوە باوشی بۆ کردوێتەوە. بەڵێ ئێمە هەر فستیڤالێکی ئەوێن بەشدارە بین ڕاستە تایبەتە بە هوەرەملەکان بەڵام لەگەڵ ئەوەیە کاری چالاکی هوەری سێرەکەیانی کەسی حەزی بە پێشانگایشەیە کتێبخانیشە کرێتەوە شانۆ ئێمە فراوانمان کردە دەوڵەمان کرد بۆی کەس بێبەش نەبێت. زۆر باشە. ئەمە تا چەند هەنگاوێکی گرنگە و کردنەوەی دەواازەیەکی باشە بۆ شاری کەرکک ئەم ئەنجامدانی ئەم فستیڤاڵانە لە هەمان کاتیشە ئایا لە پلانتانایە بۆ ساڵانی داهاتوو بە شێوەیەکی بەرفراوانتر ئەنجامی بدەن؟ ئێمە بە تاکید بەڕاستی ئێمە لێرە من حەزم کرد زۆر سوپاسی مامۆستا یوسف تەیب بکەم بەڕێوەبەری کۆشکی هوەری و ڕۆشنبیری کەرکک. ئەگەر ئەو نەبووایە بڕادێن من لەو بڕای نەبووم بکرایە لەبەر ئەوی لە زۆر من داوام کردووە. ئێمە کە من داوای ئەو شتەیەم کرد بڕادێ بودجەیەکی زۆری ویست بەڵام کە بودجەیەکیان بووی تەرخان کردووە کە بڵێم چییە چەندێکە بە تیپەکان مەوت ئەوت نەکردنی باشترە لەبەر ئەوەی زۆر کەمە ئەو بۆ ئۆپارێ ئەوە بوو کە ئێمە دەتیپمە بیدایە دەتیپمان هەڵبژات بوو لەبەر کەمی بودجەکە زۆر کەممان کردەوە سەغڵەتی ئیشەکەمان کردەوە بۆی بکرێت. ئێمە ئاماژمان چییە بکرێت لەم شارەیە یەکەم ساڵە هەر چۆنێ بێ ئەم ساڵ بکرێت دومی ساڵ ئێمە لە بەرناممانە بیکەینە فستیڤاڵێکی نێودەوڵەتی وڵاتە دەرهاوسەکان باکەین وڵاتەکان فستیڤالەکە فراوانترکەین بۆ ئەوەی هەوێ بە ناسامەیە بێ بەدەستمانەوە بڵێ ئەمە ئێمە ئەم ساڵ ئەمەمان کرد ساڵی داهاتوو ئێمە بە پەیڕۆ پرۆگرام زیاتر بڵین فەرو ئەم پرۆژەمان هەیە ئەم جارە بە فراوانتر گەورەتر نێودەوڵەتی بەشدار بێت. زۆر باشە. لە کۆتاییە گەر هەج بابەتێکی تر حەزەکەی ئاماژەی پێ بکەی یاخۆت ئێمە پرسیارمان نەکرد بێت لەسەر فستیڤاڵی برایەتی و ئاشتی لە کەرکک؟ وەڵاهی ئەوەی ئامانجان بۆ باسمان کرد بەڵام لە ڕووی میدیاییەوە حەزم کرد لێرەوە باسکەم ئێمە لە بەرناممانە کەناڵی کەرکوکتان کە کەناڵە کە هەموو کاتیش ئێمە وەکو نەرمەندان قەرزار بووینە هەر کار و چالاکیەکمان لە شارێک کردوێ من لاو لێر و ڕانی و دۆ کەناڵی کەرکک لێوە بووە سەرسان بووینە لە هەر شوێنێ کاری چالاکی مایکی کەرکک لێوە بووە. ئێمە لە بەرنامەوە سپۆنسەری سەرێکی فستیڤاڵەکە هەر کەناڵی کەرکک بێت و تاکە کەناڵە ئێمە هەموو کاتمانە کەناڵێکی خنجیلانەمان هەیە بێبەشمانی نەکردووە لە هەموو ئەو کارە ڕاگەیانانی کە لە کەرککاگرێ و ئینشاڵڵا هیوادارم کارێ بکەین بێتە جێی دەستخۆشی و دڵخۆشکردنی شاری کەرکک بە تایبەت لەم کاتەیە. ئێوەمان دوو نەبن هەر هەبن بۆ هەنگاوی باش بۆ شاری کەرکک. بەڵێ خۆشەویستان سپاس بۆ میوانداری هەڵۆجێباری ڕێکخەری فستیڤاڵەکە تەوەری یەکەمان کۆتایی پێهات لەگەڵمان بەردەوام بن سەرنجتان ڕاکێشین بۆ پارچە ڤیدۆیەک بێکۆ بینەریە بین و دواترە گەڕینەوە درێژە بە پرۆگرامەکە ئادەین.